المجارة جرينج سدم وكارجيرين ناكوكيين كودنا بينا حولي رو بغداي دروددن جي حولي رجيجراس روكيا بارت جيجراس روكي بارتيا شاكسازيا تركماني مونا قهوجي ميوانا من سلاف بوتا بريز مونا قهوجي بريز قهوجي نهاري كفتنك دناف بينا حولي رو بغداي دا بيك هاتيه دس بيك دا بزانبم ديتن عتا لسرفيري كفتني چيه سلااو شوتان شاد لراستی دا 2000 او رکوتنا لنیوان حکومتی فدرال العراق و حکومتی هرمی کردستان و جوکرا بێگومان دەستکەوتێکی گەورە دەگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان هیوە خوازین چیتر ئەم سیاسەتە پەیڕەو نەکرێتن سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستان و سزادانی فەرمانبەرانی خەڵکی کوردستان پێی ئەو ڕەفتارانە هەوڵدرا کە موچەخۆران زۆر زیانیان بەر بکەوێتن کە چەندەها مانگە دواکەوت بەڵام لە کۆتاییدا دەرئەنجامێکی باش بوو هیوە خوازین سەرجەم ڕێککەوتنەکان لەسەر ئاستی پرسە نەوتەکان والچ لەسەر ئاستی داهاتە نانەوتی بە شێوازێکی پراکتیک بێتەکایە و بتوانرێتن ئەو کێشە و ململانەی سیاسی تێکەڵکێشی لەگەر موچەخۆران نەکرێتن و هەمان کاتدا ئێمە وەکو پارت چاکسازی تورکمان بەیاننامەشمان هەبوو ڕاگەندراوەک سەبارەت بەو درۆنانە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان کرا ئەویش بە ئامانجگرتنی کۆمپانیەکانە بە ئامانجگرتنی کەلکە نەوتیەکانە ئەویش وای لێ دەکاتن کە ئەو ڕێککەوتنە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال واژوو کراوە سز دەبرێتن لە ڕۆژانی داهاتوودا لەبەرەوەی ئەو درۆنانە کاریگەری خراپ دروست دەکاتن لەسەر ئاستی ئاسایشی عراق و هەرێمی کوردستان برێز مونا قەهوەجی بداخەوە زۆر جاران ڕێکەفتن ناوبینی هەرێمی کوردستان و بەغدادە پێکتێ بەس ئەو ڕێکەفتن جیبجی ناکێ گاوا بەغداد جیبیانی نها ڕایی گشتی کورد خەڵکی کوردستان باوەر بک و ئەم ڕێکەفتنە دێ بەغدا ڕاستی جیبجی بکە لە ڕاستیدا ئەوەی لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو ئەرکەکانی خۆی جێبەجێ کرد و هەموو ئەو بەڵێنانە ئەو داواکاریانەی لەلایەن حکوومەتی فیدرالی عراق ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بە هەموو شێوازێک جێبەجێ کراوە بۆیە ئێستا تۆب لە ساحەی ئەوانە چیتر بیانۆ نەگرنە بەر لۆ ئەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان نەنێردرێن بۆیە ئێمە چاوەڕێ دەکەین لە کەمترین کاتدا بتوانرێ موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەونە خۆشگوزەرانیەکی باش و تەنها بەشێک لە هەواڵەکان و لە سۆشیال میدیاکان لێرە و لەوێ کە بڵاو دەکرێتەوە تەنها ئەوە بۆ 2 مانگە نەخێت ئەم ڕێککەوتنە بەردەوامی دەبێتن تا کۆتایی ساڵ تاکو بتوانرێتن متمانەیەکی تازە لە نێوان حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش بە حوسن نییە ئەو حوسن نییە وا دەکاتن کە هەرێمی کوردستان دەست پێشخەری کرد داهاتی نەوت و داهاتی نانەوتی بە هەموو شێوازێک بە پێی ئەو ڕێککەوتنە ڕادستی کردووە و هیوە خوازن حکوومەتی فدرالی عراقیشدا چیتر ئەم ڕێککەوتنە لۆمەڕامی سیاسی و پێشلکردنی دەستور و لە بۆ بەرژەوەندی تەسکیبیری حیزبایەتی لە بۆ برسیکردنی خەڵکو و لۆ پێشوەختەی بانگەشەی هەڵبژاردن بەکارنەهێنرێ بەرامبەر بە موچەخۆرانی هەرێمی کوردستان برێز قەهوەجی نها متمانەی ناوبینی هەولێر و بەغدادە بڕاستی لاواز بووە تو زانێ مەسەلەن دەستوری هەر گەوە قسە دەبێت دلێن دەستوری عراق جیبجی ببێت دەستوری عراق جیبجی ببەن ژبەرگۆ مشکلە ناکۆکی ناوبینی هەولێر و بەغدا بەس موچە و بەس شایستەی دارایی نینە بدەهێن برگەی دەستور ژعالی بەغداوە نەهاتنە جیبجی کردن یعنی متمانە ناوبینی هەولێر و بەغدادە چاوە دکارە باشتر ببە برێز قاوەجی بەڵێ لە ڕاستیدا بێگومان من هاوڕام لەگەر جەنابتان ئەگەر دەستور ئەو مادانەی کە پێیوەستە بە هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکرێتن ئێمە هیچ کێشەیەکمان نییە ئێمە کێشەمان لەوەیە کە دەستور پێشێل دەکرێتن
کە مافە ڕەواکانی خەڵکی کوردستان کە لە دەستور جێگیر کراوە ناتوانرێت دەستەبەر بکرێتن. بۆیە ئێمە کە هەمیشە ناچارێن پەنا دەبین بۆ ڕێککەوتن، ئەگەرنا هیچ پێویستی بە ڕێککەوتن نییە، ئەوە دەستور هەموو مادەکان هەموو ماف و ئەرکەکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان دیاری کردووە بەپێی ئەو دەسەڵاتی بەپێی ئەو مافە ئەو ئەرکەی ئەتوانیتن کارەکانی خۆی جێبەجێ بکاتن. بەڵام بەداخەوە چ حکوومەتی فیدراالی عێراق لە کابینەکانی ڕابردوو وە لە ئێستاژدا، چ لە خولەکانی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران عێراق لە خولەکانی ڕابردوو وە لە ئێستاژدا عقلیەتێک هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان دژایەتیکردنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان. ئەگەر ئەو عقلیەتە نەگۆڕدرێتن، ئەو عقلیەتە ئاراستەیەکی تێدا پێناسە دەکرێتن کەوا بە تەواوەتی ئەوەی دژایەتی هەرێمی کوردستان دەکاتن، زۆرترین کورسی بەدەست دەێنێتن لە هەڵبژاردەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵام پێچاوانەکەیە لەبەرەوەی ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان پێویستە بە هەموو شێوازێک مافەکانی دەستەبەر بکاتن و بەپێی دەستور مافەکانی خۆی پیادە بکات. مەلێک سپاس بۆتە برێز مونا قەحوەجی میوانامە.